عێراق سەرخاڵە بە پرۆژە یاسای بودجێ ئەم ساڵەوە دەوتری پرۆژە یاسایەکی سەبەلاح و گەورە بڕێکی زۆر پارە کە لە مێژووی عێراقدا پێشتر نەبووە. بابزانین ئەم پرۆژە یاسایە گرنگی چییە واگەر بە بڵین لە پەرلەمان تێپەڕێ و کاری پێ بکرێ ئایا چ گۆڕانکاریەک لە عێراقا دروستەکە. ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک شیروان میرزا کە بەڕێزیان ئەندامی پێشووی بەڵێن خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوون ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک شیروان سڵاو لێ بێ بەیانیت باش ئەگەر پێمان بڵی جیاوازی ئەم پرۆژە یاسا بودجەی کە ئێستا ئامادە کراوە بڵین پرۆژەی کە ئامادە کراوە پرۆژە ئەم پرۆژەی ئامادە کراوە جیاوازی چییە لەگەڵ ئەوەی ساڵانی پێشوو و چ گرنگیەکێ بێ بۆ عێراق؟ سڵاتان لێ بێ بەیانیتان باش بەیانی بینێرانی کورسات نیوز باش زۆر سپاس. دیارە پرۆژە یاسای بودجەی 2023 عێراق ئێستا لە وەزارەتی داراییە تا ئێستاش سەرقاڵی تەواوکردنی پێی قانونی ئیدارەی مالی تەوان دوا کەوتووە دەبوو لە ناوەڕاستی مانجلەی ساڵی ڕابردوو بگاتە پەرلەمان. ئەمە تەوان دەخایەنێ لەوانەیە یەک مانجی کەش بخایەنێ لە باشترین حاڵەتدا تاوەکو دەبێتە یاسا و حکومەتکاری پێ دەکات. گرنگەکەی لەوەدا کە دوو خاڵی با بڵین لە دوو خاڵ یان با بڵین لە دوو ڕوانگەوە دەکرێت بڵین ئەم پرۆژە یاسایە گرنگێکی زۆری هەیە. یەکەچانەوەی کە عێراق لە ساڵی ڕابردوو پرۆژە یاسای بودجەی نەبووە، یعنی لەسەر یاسای بودجەی 2021 ڕۆیشتووە. لە 2022 هیچ یاسایەکی نەبووە. کە یاسای نەبووە کەواتە هەر پرۆژەی تازە نەبووە، هەم دامەزراندن نەبووە، تەنها نەفەقاتی تەشغیلی و هەندێک کاروباری وەزارەتەکان بەڕێکراوە بە پێی یەک لەسەر 12 ساڵی پێش. دەکرێت بڵێن خاڵی یەکەم یان گرنگی یەکەم ئەوەیە کە لەم پرۆژە یاسایەدا یان لەم یاسایەدا دەرفەت بۆ دامەزراندن بۆ پرۆژەی تازە دەکرێتەوە و حکوومەت کار بە یاسایەکی دەکات لەوەی جیاواز لەوەی 2021. خاڵی دومەوەیە کە ئەم پرۆژە یاسایە ئەوەی کە قسەی لەسەر دەکرێت و پێشبینی دەکرێت بودجەیەکی زەبەلاح دەبێت واتە پارەیەکی یەکجار زۆرە کە مەزنده دەکرێت لە بینی 130 تا 150 تریلیۆن دینار بێت لەو بینەدا. ئەمە گەورەترین وەکو ڕقم گەورەترین بودجەی دەوڵەتی عێراقا لە مێژوودا. ئەمە ئەگەر بەباشی ئیدارە بدرێت تەڵعاان دەبێتە هۆی بەرەو بژانەوەی عێراق و بەرەو پێشبردننی لە زۆر بواردا، بەڵام پێویستی بە ئیدارەیەکی سەلیم و باشەیە. باشە کاک شیروان ئەوەی زانیاری دەبێت تا چەندە ئەم بودجەیە زۆربەی بە بەکاربردنە ڕوا چەندی بۆ بەرهێنانە، یعنی ئەوەی کە هەیە لە پرۆژەکەیە با بڵین زانیاریتیان نەبێت لەسەری بۆ خۆی تا ئێستا هیچ زانیاریەکی دقیق نەکەوتۆتە بڵین ناو بڵاو نەبووتەوە. تەنها ئەوەندە نەبێت کە هەندێک وەزیری دارایی هەندێک قسەی کردووە لەگەڵ ڕاوێژکاری ئابووری سەرۆک وەزیران. قسەکە لەسەر ئەوەیە کە طبعاً بەگشتی بەشی هەرە زۆری لەوانەیە لە 160 بودجەی عێراق بۆ موچە دەڕوە، نزیکەی لە 15 بۆ 20 بۆ مەسەلەی تەشغیلی و کاروباری وەزارەتەکانە، لە 120 بۆ 25 دائیمەن بۆ ئیستثماری یان با بڵێن بۆ پرۆژە و خزمەتگوزاری و بنیاتنانی دەوڵەتە. بە شێوەیەکی گشتی بەشی هەرە زۆری بودجەی عێراق بۆ موچە و بۆ تەشغیلی دەڕوە کە ئەمە با بڵێن مؤشیرێکی خراپە یان با بڵێن ئاماژەیەکە کە بە هەدەردانێکی یەکجار زۆر لە پارەی عێراق دەدەڕەوە. ئەوە بیریشمان نەچێ ئەم ساڵیش یازیان هەیە خەڵکی تر دامەزرێنن و لە ماوەی ڕابردوودا نزیکەی 289,000 نزیکەی 300,000 کەس عقد و با بڵێن کرێ ڕۆژانەوانە بوون تەسبیت کران بە مۆزەف فەرمانبەر، ینی وردە وردە ئەمە بارگرانی زیاتر لەسەر بودجەی عێراق دروست دەکات. باشە بۆیە بەشی هەرە زۆری بۆ موچە بۆ تەشغیلی دەڕوات. باشە کاک شیروان بە خوێندنەوەی خۆتان ئەم بودجەیە ئەگەرچی وەکو ئاماژەت پێکرد لە ڕووی ژمارەوە بە ژمارە بودجێکی زەبەلاحە، بەڵام ئەتوانێت گۆڕانکاری بنەڕەتی لە عێراقدا دروست بکە، ینی کێشە سەرەکیەکانی هاوڵاتیان نەبوونی ئاو، کارەبا، شەقامی باش، خزمەتگوزاری، ینی ڕواڵەتی عێراق بگۆڕێت تا ڕادەیەک. خۆی ئەم بودجێ ڕاستە بە ژمارە زەبەلاحە، بەڵام لەوانەیە هەمووی سەرف نەکرێ. ئەمە یەک یعنی بودجەکە زیاتر تەخمینیە،
دادەندرێ ئەوەندە بێ ئەوەندە لەوانەیە حەقیقی نەبێت ئەمە یەک دوو بەداخەوە خۆ ساڵانی ڕابردوش وەکو ڕقام بەنو لە 2021 نزیکەی 120 تریلیۆن 130 تریلیۆن دینار بووە 129 تریلیۆن دینار بووە بەڵام هەم ئەوەندە سەرف نەکراوە هەم نەیتوانیەوە گۆڕانکاری دروست بکات بە تایبەتی لە ژێرخانی ئابووری عێراقدا بەنمونە نەیتوانیەوە هیچ یەکێک لە گرفتەکانی کارەبا ئاو ڕێگاوبان بنمونە نەخۆشخانە خوێندنگا نەیتوانەوە هیچیان وەکو پێویست چارەسەر بکە ئەوەی کە تەسریحێکی وەزیری دارایی هەیە کە باس لەوە دەکات بۆ ئەم ساڵی داهاتوو بۆ لە بودجێ 2023 گرنگی زۆر بە کەرتی تەندروستی دەدەن دەیانەوێت تەرکیز بخەنە سەر دووسێ کەرت یەکەیان کەرتی تەندروستیە ئەگەر بەنمونە عێراق لە 2023 لە زیاتی ئەوەی کە بە بڵاوی کار بکە و هیچ کەرتێک نتوانێت چارەسەر بکە هیچ گرفتێک نتوانێت چارەسەر بکە تەرکیز لەسەر سێکتەرێک یان دوو سێکتەر بکاتەوە بە تەواوی قورسایی خۆی بخاتە سەر بتوانێت چارەسەری بکە بەنمونە لە 2023 کەرتی تەندروستی کەرتی باڵێن کەرتێکی تر هەڵبژێرێ هەموو بودجەکەی یا مەڵێن بەشی هەر زۆری بودجەی استثماری بخاتە خزمەتی ئەم دوو کەرتە بۆی گۆڕانکاریەکی نەوعی لەو کەرتەدا دروست ببێت ڕای من باشترە لەوەی کە بە پەرشبڵاوی و هیچ یەکێک لە سێکتەرەکان وەکو پێویست چارەسەر نەکرێن بەتەوەقوعی من گۆڕانکاری لە باڵێن لە گۆڕانکاری یان دروستبوونی گۆڕانکاری گەورە لە هەر سێکتەرێکدا لە بواری لە دۆخی عێراق بە بودجەی زەبەلاح نییە بەڵکو بە ئیدارەدانێکی دروستە چۆن ئیدارە دەدرێت چۆن ئەم بودجەیە سەرف دەکرێت چۆن دەخرێتە خزمەتی هاوڵاتیان ئەمە گرنگە پێ دوایە ئەو ئیدارەدانە هەبێت لە عێراقدا بتوانێت ئەم بودجێ بە خزمەتی عێراقیەکان و بە بنیادنانەوەی عێراق بە بڵین سەرف بکە بەداخەوە بە تەجروبەی ساڵانی ڕابردوو کە با بڵێن گۆڕانکاری لە عقلیەتی بەڕێوەبردننی دەوڵەتدا نەکراوە هەمانە و کەرەستەی ساڵانی ڕابردووە تەنها دەموچاوەکان گۆڕاون بۆیە تەوەقوع ناکرێ ئیشاڵە ئێمە هەڵین گۆڕانکاری گەڕۆدا بەڵام تەوەقوع ناکرێ گۆڕانکاری گەورە ڕووبدات باشە کاک شیروان پەیوەست بە هەرێمی کوردستانەوە لەم بودجەیە چەندی بۆ هەرێمی کوردستانە ئەگەر ڕێک بکەوێت لەگەڵ بەغدایە پێ دوای هەرێمی کوردستان ڕێک دەکەوێت پێویستی بەو بودجێ هەبێ بە حازری بێتە بەردەسی و ئەمەتوانێت لە بەرامبەراچی ڕادستی بەغدا بکە گەر باسمان لە هەرێمی کوردستان بۆ بکەی گرفتی گەورەی نێوان هەرێم و بەغدا مەسەلەی نەوتە لە ڕاستیدا ینی بودجە و پشکی هەرێمیش هەر پێوەستە بە چۆنیەتی ئیدارەدانی مەلەفی نەوتەوە ئەگەر لەسەر مەلەفی نەوت ڕێککەوتن یان لێک تێگەیشتنێک هەبێ بە دڵنیاییەوە بۆ مەلەفی دارایی و پشکی هەرێمی کاریگەری دەبێت ئەگەر ڕێککەوتن یا ماڵین لێک تێگەیشتن لە مەلەفی نەوەدا دروست نەبێ کاریگەری لەسەر پشکی هەرێم و بودجەش دەبێت بە شێوەیەکی با بڵێن گشتی لە بودجێ عێراقدا پشکی هەرێمی کوردستان دیاری دەکرێت لەوانەیە بۆ ئەم ساڵ جۆرێک لە ڕێککەوتن هەیە کە بە نزیکەی لە 14 دیاری بکرێت نە 12.6 ساڵانی ڕابردوو نە لە 17 ساڵانی پێشووتر کە ڕێککەوتنی لەسەرکرا بوو احتیمالی هەیە بە لە 14 دیاری بکرێت ئەم لە 14 ئەگەر حسابیکەین دوای لێدەرکردنی طبعاً بودجەی سیادی و قەرزەکان حساب دەکرێت بە شێوەیەکی گشتی مەبلەغێکی زۆر باش دەبێت و زۆر باشتر دەبێت لەوەی کە هەرێمی کوردستان خۆی نەوت دەفرۆشێت دەکرێت ڕێگە چارەیەک بدۆزرێتەوە هەتا ئەو کاتێک کە قانونی نەوت و غاز با بڵێن لە پەرلەمان دەنگی لەسەر دەدرێت دێتە پەرلەمان و دەبێتە یاسا دەکرێت جۆرێک لە لێک تێگەیشتن هەبێ حکومەتی هەرێمی کوردستان نەوتەکەی ڕادستی شەریکەی سۆمۆ بکە شەرت نییە وەکو نەوتی عێراق دەکرێت ڕێگە چارەیەک تر دۆزنەوە بە نمونە هەر خۆیان بفرۆشن بەڵام سۆمۆ بۆیان بکرێت بە نرخی سۆمۆ بێ ئەو پارەیە مەسەلە پەرمیزاتی بستە بانقی فدراڵی ئەمریکی بستە بانقی کە هەرێمی کوردستان دێ یعنی من پێم وایە ئەگەر ئێرادەی ڕێککەوتن هەبێ ڕێگە چارە و شێوازی لێک تێگەشتن چۆنێتی ئیدارەدانی ئەم مەلەفە هەیە کە لەسەر ڕێککەوتن واتە هەرێمی کوردستان نەوتەکەی لە ڕێگەی سۆمۆوە فرۆشت ئەو کاتە پشکی هەرێمی کوردستان زامن دەبێت و دەبێت لە عێراق پشکی هەرێمی کوردستان بێ و سەرۆکوەزیران و حکوومەتیش دیکە بەرامبەر هێزە سیاسەکانی حرازیەوە نابێت کە هەرێمی کوردستان بەشداری لە
با بڵین نەوتەکەی ڕادەست ناکە یان هیچ هاوکاری حکوومەتی عێراقی ناکە و داوای پشکی خۆشی دەکات بە شێوەیەکی ئەگەر ئەم بڕەپارەیە لە بەغداوە بێت کە سەروی تریلیۆنێک با بڵین ملیارێک دلار دەکات سەروی ملیارێک دلار یانێ تریلیۆنی نیوە بکات ئەمە یەکەم پارەکە بە تەواوی دێتە دەست هەرێمی کوردستان دوو دیارە سێ ئاسانکاری دەبێت بۆ ڕێکەوتن لەسەر مەلەفی نەوت و غاز و دەرکردنی یاسای نەوت و غاز باشە کاک شیروان وەکو دوا پرسیارم یعنی بەو پێی کە ئاماژەت بۆ کرد دەڵێ لە قازانجی هەرێمی کوردستانە کە ئەمە بکە ئەم ڕێکەوتنە بکە بەڵام هەرێم بۆ ڕێک ناکەوێت لەگەڵ بەغدا ئایەوە هەرێمە ڕێک ناکەوێت لەگەڵ بەغدا یان بەغداش ناوێت ڕێک بکەوێت یعنی دەکرێت بڵێین دوولایەنەیە بەڵام ئەوەی کە تا ئێستا وازح دیارە ئەوەیە کە هەرێمی کوردستان ئیلتیزام ناکە لەوانەیە لە بەغداش یعنی جۆرێک لە عەقڵیەت هەبێت کە پێی وابێ دەبێت بە تەواوی دەست بەسەر نەوتی هەرێمی کوردستاندا بگرێ و بە شێوەیەکی زۆر مرکزی ئیدارەی مەلەفی نەوت بگرێ و هەرێمی کوردستان هیچ مافێکی نەمێنێ بەڵام دەستور هەندێک مافی بە هەرێمی کوردستان داوە کە دەکرێت هەرێمی کوردستان پارێزگاری لەو مافانەی خۆی بکە بەڵام ناکرێت بە هیچ شێوەیەکیش بەشداری لە خەزانەی دەوڵەت دانەکە ینی هیچ بڕەپارەیەک یان هیچ بڕەنەوتێک تەسلیمی حکوومەتی عێراقی نەکا بۆ داوای پشکی خۆشی بکات بۆیە من پێم وایە هەرێمی کوردستان دەکرێت نیازپاکی دووشان بدە ماوەیەک یان ساڵێک یان 6 مانگ ئیلتیزام بکە و ڕێگە چارەش مەرج نیە تەنها یعنی ڕادەستکردنی نەوتەکە بێ و هەرێم هیچ مافی بەسەرەوە نەمێنێت دەستور ڕێگەی هەندێک مافی بە هەرێمی کوردستان داوا دەکرێت پارێزگاری لەو مافانەی خۆی بکە بەڵام بەم شێوەیەش بەبێ فرۆشتنی نەوت بەبێ سۆمە بەبێ ئاگاداری حکوومەتی عێراقی بەبێ ڕێککەوتن و لێکتێگەیشتن لەگەڵ حکوومەتی اتحادی ئەمەش بۆ خۆی جۆرێکە لە تەحەداوە جۆرێکە لە با بڵێن ئیلتیزام نەکردن پابەند نەبوون بە ئەو ڕێککەوتن و نانەیان بەو یاسایانەی کرد ساڵانی ڕابردووش دەرچوون هەرێمی کوردستان ئیلتیزامی نەکردووە دەکرێت بە داهاتوودا ئیلتیزام بکە بۆ وەکو نیازپاکیەک بۆ وەکو دەرەچەیەک بۆ ڕزگاربوون لەو تەنگژەیە کە هەیە بیریشمان نەچێت طبعا قەرارێکی محکەمەی اتحادی هەیە بۆ ئەوەی کە لەو قەرارەی محکەمەی اتحادیش خۆی بپارێزێ دەکرێت جۆرێک لە لێکتێگەیشتن لەگەڵ سۆم و لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقی حکوومەتی عێراقی هەبێت بۆ فرۆشتنی نەوتی هەرێم تا و کاتی قانونی نەوت و غاز دەبێت بەڕێز شیروان میرزا ئەندامی خولی پێشوی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بە ڕوونکردنەوەکانت سپاس بۆ زانیاریەکان و سپاس کە لەگەڵمان بووی